هاوبەشی هەر سێلایانی چەپی کوردستانی کە پێکاتوە لە حزبی شوعی کوردستان، حزبی زەحمەتکێشانی کوردستان، بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد بۆ گەیاندنی یاداشتنامەیەک کە هاوپێچە بەدەیان هەزار ئیمزای چین و توێژەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان دژ بە سیاساتی ئابووری حکومەتی هەرێمی کوردستان و مەبدەعەکەی ئەم ئیمزایانە کە پرۆسەیەکە بەردەوام دەبێ دژ بە سیاسەتی نیلوبرالیزمی حکومەتی هەرێمی کوردستانە و بە تایبەتی ئێستا لە کارەبا جوزئێکی پێک دەهێنرێتن سیاسەتەکە بۆ ئاراستەیە کە حکومەت بە ئاراستەی سیاسەتی نیلوبرالیزم خۆی لە بەرپرسیارەتی دابینکردنی خزمەتگوزاری و بەرپرسیارەتی لە ژیانی جڤاچی و ئیجتیماعی بەخشنێتەوە و ڕۆڵی حکومەتی حارس و پاسەوان ببێنێ کە بەداخەوە لێرە ئەم ڕۆڵەش نابینێ و لە ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ بەرپرسیارەتیەکانی لە ژیانی ئیجتیماعی نامێنێ باز و سەرانە و هەروەها زەریبە و کۆمەڵێک ئەرگ لەسەر هاوڵاتی جێبەجێ دەکا لە کاتێکە و هیچ ئەرچێک لەسەر خشانی خۆی جێبەجێ ناکاتن. پێمان وایە ئەم سیاسەتە وەکوی ئێستا داتاکان پێمان دەڵێ ڕێژەی هەژاری و بێکاری زیاترەکە و هەروەها بزوتنەوە ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکانیش زیاتر لە هەڵکشانە بن. بۆ ئەم بەبەستە ئەمڕۆ ئێمە لەگەڵ لێژنەی پیشەسازی و زەکۆ بنەوە یاداشتەکەمان پێیاگەاند بەداخەوە لە ڕاستی ئێمە و ڕخنەیە دەگەینین کە تا بە ئێستا ئەم لێژنەیە سیاسەتێکی ڕوونی نییە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکە دەڵێت چی لە بەرژەوەندی هاوڵاتی بێ لە کاتێک ئێمە باش زانین فرۆشتنی کەرتی کارەبا کە بۆ معلوماتی دەستگاکانی ڕاگەیاندن لە قۆناغی کۆتاییدایە دوێنێ وەزیری کارەبا لەگەڵ ئەم لێژنەیە کۆبۆتەوە و تەنانەت دەیانەوێت گۆڕانکاری هەیکەلی لە یاساکانیش بکەن بۆ ئەوی کۆی کەرتی کارەبا لە هەرێمی کوردستان وەکو کەرتەکانی تر هەڕاز بکرێ و بدرێ بە کەرتی تایبەت و هەمووشمان دەزانین کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان چ جۆرێکە و چێ لە پشت کەرتی تایبەتە و ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەن پاڵپشتی ئەم کەمپینەی ئێمە بکەن ئەم کەمپینە بەردەوام دەبێ و دڵنیای هاوڵاتیان دەکەنەوە کە لە ڕاستی ئەمە زیان بە هاوڵاتیان دەگەێنێ ئەمڕۆ دەڵێن گرانی ناکەن بەڵام ڕۆژ بە ڕۆژ گرانترە بێ لە کاتێکە لە هەموو دنیا کەرتی تایبەت حکومەت قازانجی لێ دەکا ئەمان دەڵێن ئێمە زەرری لێ دەکەن لە کاتێکە لە ڕاستیە ئەم کابینەکان یەک بە دوای یەک شکستیان هێناوە دانەوێت بڵێن ئەم شکستە پەیوەندی بە کەرتی گشتیە ئەگەر کەرتی گشتی هەڕاز بکەین بفرۆشین بە کەرتی تایبەت هاوڵاتی قازانجەکە لە کاتێکە لە ڕاستیە ناکرێ حکومەت شکستەکانی خۆی بخاتە سەر شکستی کەرتی گشتی کەرتی خەڵکە مڵکی خەڵکە هیچ دەسەڵاتێک بۆی نییە لە ڕاستی بفرۆشێ بۆ ئەم مەبەستە ئێستا هاوڕێ یاداشتەکەتان بۆ دەخوێنێتەوە هەر پرسیارێکتان نەبێت لەسەر ئەم حملەیە و لەسەر کاری داهاتوو و لە ڕاستی لەسەر مخاوفەکانی ئەو پرۆژەیە کە ئێستا وەزارەتی کارەبا لەگەڵ حکومەت و پەرلەمان و لایەنە پەیوەندیدارەکان دەستیان پێکردووە لە ڕاستیە زۆربەی کەرتەکان لە هەرێمی کوردستان دەگرێتەوە. ئەم کاتان باش یادداشتنامەیەک بۆ ڕای گشتی دەستەی سەرۆکایەتی لیژنەی پیشەسازی وزە و ئەندامانی پەرلەمانی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان لە حکومەت و وەزارەتی کارەبا نا بۆ پێدانی خزمەتگوزاریە گشتەکان و کارەبا بە کەرتی تایبەت ئێمە وەک لیژنەی کاری هاوبەشی پارتە چەپەکانی کوردستان کە پێک هاتووە لە هەریەکە لە حیزبی شوعی کوردستان و حیزبی زەحمەتکێشانی کوردستان و بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان بە نیگەرانیەوە دەڕوانینە بەرزبوویەوەی ڕێژەی بێکاری و هەژاری و نادەتپەروەری کۆمەڵایەتی کە وەک دەرەنجامێکی سیاساتی ئابووری دارایی هەرێمی کوردستانە سەر ڕای زیادبوونی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان حکومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی سیاساتی ئابووری نیولیبرالیزم و بە تایبەتیکردنی سەرجەم چالاکی ئابووریەکان بە کەرتی تایبەت هەنگاو بۆ پێدانی خزمەتگوزاری کارەبا بە هەموو ژێرخانیەوە کە تەمەنی بنیادنانی دەیان ساڵە بە کەرتی تایبەت دەنێت بە پێی زانیاریەکانیش لە سەرەتای مانجی داهاتووەوە کەرتی کارەبا لە مڵکی گشتیەوە دەکرێتە کەرتی تایبەت ئێمەی هاوڵاتیان و لایەنی مەدەنی و سیاسی کە ئەم داواکاریەمان واژۆ کردووە پێمان وایە ئەم هەنگاوە زیان بە داهاتی گشتی و بە هاوڵاتیان دەگەێنێت و لە جیاتی ئەمەش داوا دەکەین هەنگاوەکان بۆ پێدانی کەرتی کارەبا و سەرجەم کەرتە گرنگەکان دەستبەجێ ڕابگیرێت لە جیاتی ئەوەش چاکسازی ڕاستەقینە لەم بوارەدا جێبەجێ بکرێت کە ببێتە هۆی دابینکردنی خزمەتگوزاری گشتیەکان و کارەبای بەردەوام بە نرخی گونجاو بۆ هاوڵاتیان ئەرچی حکومەتە پلانی چارەسەرکردنی بێکاری و هەژاری ڕابگەێنێت لە چوارچێوەی پێداچوونەوە بە سیاساتی ئابووری بەرخۆری مۆنۆپۆڵکراو
وەک لە یاسای چاکسازیدا هاتووە پێویستە پاشەکەوتی موچەی فەرمانبەران وە کرێکاران بداتەوە و لە کاتی خۆی بەبێ لێبڕین موچە دابەش بکات و ڕۆڵی خۆی لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و تەندروستی گشتی ببینێت بە تایبەتی لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تێبینی ئەم یاداشتە هاوپێچە لەگەڵ فۆرمی ئیمزای 32,360 هزار لە چین و توێژەکان لە سەرتاسەری کوردستان. سپاس.